لەوێ کە گەشتینە ڕۆژاوا ینی ئەمە ئەوە بڵێم ئەوەمان بینی ینی یەکسەر هیچ هەستێکمان بەوە نەکرد کە ئێمە لە پارچەیەکی تری کوردستانی کە ئێمە لە باشوور و ڕۆیشتوین ورە بەرزیمان بینی کوردایەتیمان بینی بە خێراتنێکی زۆر گەرممان بینی لە لایەن خەڵکی ڕۆژاواوە پێشوازیەکی زۆر گەرممان بینی دوای ئەوە ئێمە ئەوەندەی تر ورەمان بەرز بووە ئەوەی تر یعنی گەرم و گورتر بووین لەوەی کە زووتر دەست بکەین بە ئیش و کارەکان و ئەو زانیاریانەی کە هەم لە بەرەکانی شار هەم لە بەشێک لە شارەکانی ڕۆژاوا هەیە زووتر بیگوازینەوە بۆ بینەرانی 1964. واتە ئەو گەرم و گۆڕیە پەیوەندی بە پەیامی باشوورەوە هەبووە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ینی لە شارەکانی هەرێمی کوردستان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە زاخۆ لە هەڵەبجە خۆخان ینی خەڵک هەم بە خۆپیشاندان هەم بە پشگیری هەم لە سۆشیال میدیا هەم بە کەمپین ینی پشگیری ڕۆژ ئاوان کرد ئەمە تا چەند گەشتی بوو بە ڕۆژئاوای کوردستان تەسەور ناکە یعنی کە لەوێ تا لەوێ نەبی نازانی کە ئەو پشتیوانێ زۆرەی لە باشووری کوردستان و لە پارچەکانی تر بەتایبەت باشوور کە لە ماوەی سەرەڵدانی ئەم ئاڵۆزیانەوە دروست بووە چەندە کاریگەری هەیە لەسەر دەروون و مێشکی تاکی ڕۆژاوای کوردستان یعنی بە بەردەوام باسی دەکەن بە بەردەوام ئەوان دەڵێن و خۆیان دەڵێن مۆراڵمان هەزارە دەڵێن بەشێکی ئەوە بە بۆنەی ئەو پشتیوانیانەیە کە لە باشووری کوردستانەوە چی لە گەیاندنی هاوکاریەکان بۆ ڕۆژاوای کوردستان چی لەوەی کە خۆپشاندانەکان لە سلێمانی و دۆک و شارەکان بەو ڕێژە زۆرە دەبینن ئاڵای کوردستان بەرز دەکرێتەوە هوتاف لێدانەکان یەک شتت پێ بڵێ موریا ینی ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا یعنی خاڵ بە خاڵیان لەبەرە دیمەن بە دیمەنیان لەبەرە خەڵکی ڕۆژاوای کوردستان چ ئەوەی کە ئەو منداڵە لە شەقامی سالمی سلێمانی دەرکەوت ئاڵایەکی کوردستان و مەمکە وشکەیەک لە دەمیدایە بینیویانە هەتاوەکو ئەو پیاوەی کە گۆچانێکی بەدەستەوەی پیاوێکی پیر هەتا ئەوەی کە کەسێک هاتووە و هاوکاری بگەێنێتە ڕۆژاوە پارەی پێنیە و 1000 دینار دادەنێ هەتا ئەوەی کە یعنی شەو تاوەکو بەیانی ئەو خەڵکی کۆمەکۆ دەکاتەوە دەمێنێتەوە لەو شوێنانە هەمویان لەبەرە هەمویان لە بەرچاوە و زۆر سوپاس گوزارن و ئەوان دەڵێن ئەمە ئومێدی زیاتری پێداین کە ئەم شۆڕشەی ئێستا لە ئارادایە ئەم بەرخودانەی ئێستا لە ئارادایە بە پشتیوانی باشوور و پارچەکانی تر زۆر دڵنیان کە سەر دەکەوێت بۆیە ئەوە سەرنجی ئێمەی لە هەموو زیاتر ڕاکێشا بۆیە زۆرترین پرسیارمان لەبارەی ئەوە بوو مەسەلەن ورەی ئێوە لە خەڵکەکە لە شەڕوانانیش ورەی ئێوە چەند بەرزە کە دەماوت ورەتان چەند بەرزە ئەوان ئاماژیان بە ورە و ئامادەیی خۆیان دەکرد کە چەند بەرزە بەرامبەر بە مەسەلەن حکومەتەکەی شەرع بەڵام لە پاڵشیانوت ئەو پشتیوانیانە لە باشووری کوردستانەوە ئەوەندەی دیکە ورەی بەرزکردنەوە دڵنیان کە سەر